من ناوم نسرین بایزید خاوەن چێشتخانەی دۆغەوام 3 ساڵە ئەو چێشتخانەیەم دامەزراندێ لە بیدایەت زۆر بچووک بوو دامەزران بەڵام سپاس بۆ خوا وردە گەورەم کردووە ئێستا مشتێک تایبەتی خۆم پەیدا کردو و خواردنیش مشتری سابیتیشمان هەیە تقریبەن 3 ساڵە لە بیدایەتی کە دامنایە یەک دوو شەریکاتن لەگەڵمە هەر ماونەتەوە زۆربەی فیلم و ڕیکلامیش خواردنەکان هەر ئەمن چاکم کردیە ئەو جارەکانە هەوڵم داوە بیدایەتی زۆر زەحمەت بوو هەرچەند ئێستاش کە زەحمەتە بەڵام زەحمەتەکان بۆ من ئاسان بۆتەوە بەهۆی پشتگیری جەماحەتیش کە بەڕاستی مەمنونی هەمویانم مشتریەکانم هەموو پشتگیریان کردومە دەستخۆشیان لێ کردومە زۆر خۆشحاڵم کە لەسەر پێی خۆم ڕاوەستاوم سەر پەرشتیاری ماڵی خۆم و منداڵەکانی خۆمم کاسبی بکەی لەسەر لاقی خۆت ڕاوەستی زۆر مهمە ئەوڕۆ محتاجی هیچ کەسێکی نەبێ چێشتخانەکەشم ئەو گەورە دەکەمەوە ئیشاڵڵا کە لە مێزێکی چکۆلە ڕادەستم پێکردبوو ئێستاوە بەنیازم هەرتەنیشتە خۆشم گەورەی دەکەم دڵیشم نایە شوێنەکەم بەجێ بێڵم چون بەڕاستی شوێنەکەم زۆر خۆش دەوێت لێرە پێگەیشتومان نێوبانگم دەرکردووە مرتاحیشم لێ ئەم سەعات 6 بەیانی دێمە مەتحەمی دەست دەکەم بە خواردن دروستکردنی هەتا 11:30 تقریبی هەتا ڕۆژێ تا 25 نوع خواردنیش دروست دەکەین سپاس بۆ خوا خواردنەکانیش حازر دەبن هەمویان لە 12 دەست دەکەین بە پێشکەشکردنی خواردنەکان بۆ مشتری خۆشەویستەکانمان شەوانە هەتا سەعات 9 لێرەینە ئەمان 9 ئێوارێ دی 9 ئێوارێ تەواو دەبین لە کارەکەمان کارەکەم زۆر خۆش دەوێت 5 کارمەندم هەیە کارمەندەکانیش سیان هەر منداڵەکانی خۆمن ئەو ژن و مێردێکیشم لە کنە ئەوانی شەربوونەتە منداڵی خۆم زۆرم خۆش دەوێت ماوەیەکی زۆرە یان تقریبەن بڵم لە بیدایەتەوە لە کنمن لە کنیشم ماونەتەوە کفتەی عەزەمیم دروست کردووە کفتە دۆغەوایە قوڕاوی دروست دەکەین هەر هەموو ڕۆژێ یعنی ئەو کفتە عەزەمی و قوڕا و دۆڵمە و دۆغەوا و ئەو شتانەمان هەموو ڕۆژێ هەیە قۆزی چا دەکەین قەلیەمان زۆر تایبەتە زرشک پڵاون هەیە مریشک بە سرکەی هەنارن هەیە برنجی کوردین هەیە ڕامێر ئەوش بێنە بەتاڵ کە دەتە شتێکی جا لەوێ دادەنین ئێستا تقریبەن نیوەی ئیشەکانمان تەواو کردێ قوربان دەمن سەلامت بیاخوا وەڵڵا ئەوڕۆ قوڕاون هەیە کفتەن هەیە کفتە دۆغەوە کفتە عەزەمی هەیە قۆزی هەیە زرشک پڵاون هەیە قورمە سەبزین هەیە چوو دەوێ ئەوڕۆ بۆتان دانێم جارە کترەکەی لەسەردانێ با بکڵێتەوە خواردنەکان گەیشتونەتە قۆناغی کۆتایی چاوەڕێ نەیدی مشتریەکان دێن و خواردنیان پێشکەش دەکەین